ملت تماشا نظام ادي نهاش عند بلند حكومة رما كردستان لبغداد جلك جاران شوية بغداد لسر دم هبو كابينة شونا بغداد ريكار جانا بوشات كي چارة سر كنا پرزگيري كان حتى فيگا في باي كي بناراتي چارة سر نبونه جلو دوي سرو بندي دا و نتيجة وان هم تجربين در باز بوي فعلا محمد شيعة السوداني إصرار كو پرزگيري كان چارة سر بكي هيكر هميان جينا جبركو جلكن هنا كان چارة سر بكي اوين كو اساسينه بريس طارق زبيدي ماموستای زانستین سیاسی او لزانکو بغداد میوانه منه ماموستای زانکو بگمان بغداد بريس طارق دماتا باش به ایدی پرزگیری که نابینا هرما کردستان و حکومت عراق دبه پرزگیری که 100 سالی بن لپشتی 2003 اف پرزگیری که بگمان شور بونه در چارچوبه دستوری دا میکانیزمی چاره سر که نوان پرزگیری کران هنه هرما کردستان هرما که فدرالیه لی هر چاره سر نبونه بدیناتا وی جاره امید که هنه گف پرزگیری که خواب ببن بسم الله الرحمن الرحيم. نادي خدي مازن دلوان سباز جبو هو جبو بينرن وين حيجا براستي جيف كيشين كو هنا هل فساردين دنا برا حكومة هربا كردستاني ومركزي قالكن ورسا استنقدارن مخابنيكو كيشيا راستقينة دنا براواندا كيشيكا كو ريكفتن داين بجي كرن و بيجري بينا كرن افاق بيمان حكومة بيك آنين ينشي بيشتر چجاران پی پابندی برای کفتن نکریه لگل سنیان و لگل کردان جیگرم راستی بجین وکن نمونه رای کفتن حولیری که هبو امضا سرهاتا کرن 2010 نهاتا جیب جی کرن حتی یک ماده جوی رای کفتن نهاتا جیب جی کرن و ها پیمان دجی 2014 2018 ركفتنين قلك هبون أفا بيمانين شيعي كو هبونا وحف بيماني كريا و ركفتن جيب جينا كريا اندامين وان برانينا وقلكن كيشاد كساتيا بري السوداني دانينا بري السوداني لقوري ديتنا مجبوي او ريكارين كو حتانا ها جيب جيكرين رغبتك مازن هيك دخوازا ريكفتن ورا جيب جيكرين وباشترين من جيبوفي كي او اكو كوميتي كي تايبت بمادة صدوشل بيك آنيا وهر وهر ريكارجي حنا لبابت ياساي كو مطلب آلين سنيبو آلين كرد ماده 140 و هروها ين سنيجي ماده ياساي دا خواست كربون لورا دكساتيا بر السوداني دانينا و بويفن نگري دايا بلکو گریدای چارچوبه هماهنگی هف پیمانی چارچوبه هماهنگی اگر وی ریکفتنی جیب جی نکه بريس محمد شيعة سوداني نكار وان ياساين جيب جيبك نكار ياساين دربخكو وان ركفتنا جيب جيبك جبركو ركفتن تنها آلية جيب جيكارنينا قالك جوان جي آلية ياساي هي بيوستي ياساي دربكوا وكان نمونا ياسايا نفتو غازي نوا بروغراما حكومة داهية و بيويستا بدرخستن چارمها نبوري نهادو مهبورينا و افريكفتن نهات يكرن لسر بروجه اسايا نفتو غازي بله تبحثي چارچوبه هفبندیه کر هلبات او سرکردین سیاسیین چارچوبه هفبندیه دا بارا پتریشوان اوین سروکن حکومتین در بازبوین کابینین در بازبوین عراق بونه هر او بونه پابندی ریکفتان نبونه دبه هر او بنها کسیم بباندور بن الاراسته کرنا سیاست حکومتا محمد شیعة سودانی که آتا گلو تو نابینی که ریکفتنه که سیاسی جه ایدی او خوشی گشت بنا قناعته که کو روش بوی آوائی پریوه ناچه نابه هرما کردستان جاری عراقی و بیت پشگوی خستن الهمة والرغبة گرنگیە ڕێغبەتێک و ئالیە سونە
دخوازە لەگەل سونە و کوردان جێبەجێ بکە گەلک جێوازە پشتی پێکانینا حکوومەتێ هەڤەندیە شیعی پێویستی بە کورد و سونان و هەروەها مووقفێن سیاسی هەبوو پێشی حکوومەتێ جیاوازە ژوێنەبرەیە و پشتی حکوومەتەیە بە ئەسەڤ وەک کەسەک و چاودێری دکەم دخواستن و ڕێکەفتن وەرە جێبەجێکردن لێ پشتی پێکانینا حکوومەتێ پاشگەزبوونەک هەیە و هەروە ساگیرۆکردنەکە جێبەجێکردە ڕێکەفتنە سوها دەبینیم کو ئەف جارە حکوومەتە دبە کێشەیەکی مەزن ئەگەر پابندیە بێ ڕێکەفتنانەکە جێواز ژە حکوومەتێن دن چ دەبێژن بلا ببێژن بینەر چاوا جێواز زیێژە حکوومەتێن پێشترە سوها دەبینیم کو ئەف جارە جارە یەکەمە کو تەنسیقەکی مەزن هاتە کرندنە بەرە سیادە و کرات بە تایبەتجی پارتە دەموکراتە کوردستانی بە تایبەت ئەف هەماهەنگیە بلندنە بەرە سونە و کوردان وها کرد و حکوومەت چێ ببە پێک ڤە دکارن پاش بچن و هەواتا برێس زوبەیدی ئەگەر چارچوبەیە هەبەندیە پابندی ڕێکەفنا سیاسی نەبە و حکوومەت سەرهاتکە پێک ئینان وایکەتە گوتی کورد و سونیان پشتگۆ بێخە و ئابخۆژی دپرسگیرێکی نافخۆین جدیدایە و دپرسگیرێکێکە جدیتردایە دگەل تەیارێ سەدر کەهاتە گەل و بتەنە سەری خۆ دکارە ڕەوشەی دارە بکە استحالەیەک هەیە هەبوونە حکوومەتێ ئەگەر ژێ کورد و سونیان ڤالە بە چ مووقفێن نافخۆ هەروە هەرێمیژی ڕێنادن vەیەکێ هەروەها ناودەوڵەتیژی ڕێنادن vەیەکێ ئەف مووقفێ هەیە هەرێمی و هەروەها ناودەوڵەتی ناهێلن کە حکوومەتەک نەمینە و هەرسێ ئالیەن کورد و سونە و شیعە تێدا نەبن و هەبوونە کوردان و هەروەها سونەن وجودەکە حەبوونەکە کەسێک نکارەvەیەکێ ڕەت بکە یانژی پشتگۆ بخە لێ یاز دەبینم هەف پەیمانیە هەف بەندی پێویستە هەندێک خاڵێن و هەنە خاڵێن ئاسان و جێبەجێ بکەت و هەروە کار دکە لەسەر هەندێک بابەتێن و گەلک مەزنن کێشەیەن مەزنن بۆ نمونە کار دەکەن لەسەر هەندێک داخوازێن کوردان هەروەها داخوازێن سونەیان وەکە ئەس دەبینم داک و وەختی یاریە بوو وەختی بکەن چونکە چوارچێوەیە هەماهەنگی دەترسێ لەسەروەیەکێک و ساڵێک و 6 مەه ببورن و هەروەها تەیارێ سەدری ئەگەر بچینە ناڤە حاڤینە داهاتیدا و کارەبا نەمێنێ و هەروە خزمەت گوزاری نەباش بن تیارێ سەدری جارەکەدن خۆ پیشاندانان بکەن و بێن سەرجادێن ئەvێ خاڵەکە ئەروە خاڵێکی دژێ من پێویستە ئیماژەیە پێدێ بکەم وەدکێک و تیارێ سەدری بێتە خۆ پیشاندانە جارەکە دێ قانونە هەڵبژارتنان ئەگەر هات و ئیتارێ شیعی چارچۆڤەیە شیعی قانونە ساتلی کۆیەک لەسەر حەف جێبەجێ بکەوە هەروەها تەگەزیە لە سەروەیەکێ بکە کو بازنەیەن مەزن بێ جێبەجێکردن و بازنەیە بچووکنێ جێبەجێکردن جارەکەدن خۆ پیشاندن ژالیە لایەنگرێن تەیار سەدری دێ وەرە ڕۆژەفێک وافیەک ڕەت کردە و هەروەها ڕەنگە هەڵبژارتنێن جڤاتێن پارێزگەهان ڕەت بکەن و بەجداری تدانەکەن و بڕیارە لێ مەها 10 ساڵ وەرن کردن بەڵێ برێس تارق زوبەیدی مامۆستای زانستین سیاسی لە بەغداد گەلمە بۆ گەلێکی سوپاس